برایان ئەندرسنی سەربازی ئەمریکی نزیک بووە لە کۆتایی هێنانی ئەرکەکەی لە عێراق، بەڵام بەهۆی تەقینەوەوە هەردوو قاچ و دەستی چەپی لەدەستداوە. مانگی ئۆکتۆبری 2005 ئەو ڕۆژە بوو کە تەقینەوەکە ڕوویدا. بۆمبێکی دانراو بە کاروانی ئۆتۆمبیلەکانیاندا تەقیوەتەوە. لەو کاتەدا ئەندرسن شۆفێر بووە. کە دەبیتە سەرباز ناتوانانی کارێک بکەیت لە نیوەیدا بگەڕیتەوە، دەبێ یان بە ئەنجامی بگەینیت یاخودنا. لە شەڕی عێراق ئەفغانستان سەرڕای کوژرانی هەزاران سەربازی ئەمریکی، ژمارەی ئەو سەربازانەش کەم نین کە قاچ و دەستەکانیان لەدەستداوە. نرخی ئەو قوربانیدانە وای کردووە کە ئەکتەرێکی نێوداری هۆلیوود گاری سنیسی بیر لە ئازار و مەینەتەکانی ئەوان بکاتەوە. بە تایبەتی لە دوای ئەوەی لە فیلمی فۆرست گامپ ڕۆڵی ئەفسەرێکی سوپای ئەمریکایی دەبینێت مولازمدان کە لە شەڕدا هەردوو قاچەکانی لەدەستداوە. لەو کاتەوە پەیوەندی بە ڕێکخراوی جەنگاوەرانی دێرینی ئەمریکا کردووە. هۆڵی ئاهەنگەکە زیاتر لە 2000 جەنگاوەری دێرینی لێبوو، هەروەها بریندارانی جەنگیش هەموو هاواریان دەکرد بە ناوی مولازم دانەوە. هاوارەکان بۆ من بوو کە ئەو ڕۆڵم گێڕا بوو. ئەو هاندان و پەرۆشیە منی جوڵاند و لەو کاتەوە بەشدارم لە چالێکیەکانیاندا. لەو ڕۆژەوە ئەم ئەکتەرە ناودارەی هۆلیوود لەکوێ دەربکەوێ لە هەوڵی گەیاندنی خزمەتە بە قوربانیەکانی جەنگ لە ڕێگەی دامەزاوەی گاری سنیس. ئەوان دەچن بۆ شەڕ و وەڵامی ئوسامە بن لادن و قاعیدە و هێرشەکانیان بۆ سەر وڵاتەکەمان دەدەنەوە. بەڵام کە دەگەڕێنەوە دەبێت پێزانین بین و هەرچیەک لە تواناماندا هەیە بۆ ئەوانی بکەین. ئێستا ئەکتەرەکەی هۆلیوود گاری سنیس خۆشحاڵە بۆ ئەوەی چەندین خێزانی سەربازە دێرینەکان لە چاوەڕوانی وەرگرتنی ئەو خانوانان کە بۆیان دروست کراوە. ئەو بەتەنهاش نییە، جگە لە خۆی کۆمەلگایەکی زیندوش کۆمەک بە پرۆژەکانی دەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.